بەناوی خواستڵاوتان لێ ببینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان و بەرنامە پڕزانیارەکەی خۆتان چارە لە پاش وچانێکی کەم لە پاش بەڕێوەچوونی هەڵمەتی بانگەشە و پرۆسەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بە خۆشحاڵێکی زۆرەوە گەڕێمەوە خزمەتتان بۆ درێژەدان بە بەرنامە پڕزانیارەکەی خۆتان. ئەمڕۆ لە زانکۆی قەیوانی نێودەوڵەتین دەمانەوێت باس لە بۆنەیەک بکەین کە لەم زانکۆیە بەڕێوەچوو کە ناوی دیداری داهاتووی پزیشکی ددان بوو لە کوردستان. ئەم بۆنەیە بە هەماهەنگی لە نێوان ڕێکخراوی چاودێری تەندروستی کوردستان کە ڕێکخراوێکی ناحکومیە و کۆمەڵێک پزیشک و خوێندکاری پزیشکی دانی گەنج بەڕێوەی دەبەن و هەر بەڕێوبەری ڕێکخراوەکەش لە ئەم بەرنامەیە میوانە بێت و لە دوانمان بۆدا و بە هەماهەنگی و هاوکاری لەگەڵ زانکۆی قەیوانی نێودەوڵەتی فاکەڵتی پزیشکیدان بەڕێوەچوو. تێیدا کۆمەڵێک وانە پێشکەش کرا و بە سوپاسێکی زۆرەوە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر فەریدون محەیەدین زەرداوی کە مامۆستای خۆمان بۆ و ئێستا ڕاگری فاکەڵتی پزیشکیدانە لە زانکۆکە میوانمانە. سواس کاکتۆر. زۆر سپاس کاک دکتۆر هەوەگر، مەمنون. جەنابی پرۆفیسۆر، شەرەفە بۆ من لە خزمەت جەناب تا بم. پێشتر مامۆستا و دەستەشر باوکمانی تۆ مامۆستامانی هەتایە. باسی بۆنەکە بکەین. ئەم بۆنەیە ئەم دیدارەکە کرا ویستان لەسەر داهاتووی پزیشکیدان قسە بکەن لە کوردستان بە گشتی و سلێمانی بە تایبەتی. جەناب فەرموو باسیشی ئەو بابەتەوان بۆ بکە دواییم دەست بە پرسیارەکانەکەم. ئەو دیدارە وا لێرە کرا زۆر دیدارێکی گرنگە، هەتا یەکەم هەرچی شتێکی تازە، ئامرەی تازە، پرۆسەی تازە کە تەکنۆلۆژی داخلی بووە باس کرا لەم دیدارە. دووهەم خوێندکارانمان، ئەو دیدارە کرا بۆ هەموو خوێندکارانی زانکۆکانی سلێمانی. خوێندکارانمان تێکەڵاو دەبن لەگەڵ خوێندکاری زانکۆکانی تر، نزیک دەبن لە یەکتری دەناسن. ئەوی زۆر مهمە، زۆر گرنگە، چونکە بەیانی کە تەخەڕوج دەکەن بە یەکەوە عیش دەکەن لە بنکەکانی تەندروستی بێ، لە عیادەی تایبەتی بێ. ئەو دیدارە مەجموعەیە، کۆمەڵەیەک لە مامۆستا بەڕێزەکان، گەنجەکان محاضەڕەیاندا بەسەر هەموو شتێک نیۆ لە هەموو بەشی ئەو پسپۆری پزیشکی ددان. بەڵێ، تێبینی ئەوەم کرد تاوان پیرۆزبایی لێکم کە دیدارەکە بە سەرکەوتوی بەڕێوەچووەش بۆ خۆی دەستکەوتیشی باشە بۆ ئێوە. ئەکید، زۆر زۆر سپاس. تێبینی ئەوم کرد یەکەم پەنێڵ کە دەست پێکرا لە دیدارەکە گفتوگویەکی هاوبەش بوو لە نێوانی بەڕێزت وەک ڕاگری فاکەڵتی پزیشکیدان لە زانکۆی قەیوانی نێودەوڵەتی و بەڕێز پرۆفیسۆر یاریدەر دکتۆر ڕەنجدەر محمود عوسمان کە ئەو ڕاگری کۆلێژی پزیشکیدانی زانکۆی سلێمانیە، و بەڕێز دکتۆرە تارا ئێژەر پرۆفیسۆر یاریدەرە دکتۆر تارا کە ئەو لە پرۆفیسۆرە ئێستا ئەو سوپاسکە و زانێرە بۆ تازە کردمەوە. پرۆفیسۆر دکتۆر تارا کە ئەو لە زانکۆی ئەمریکی ڕاگری کۆلێژەکەی پزیشکیدان لەوێ. زۆر باس لەوا کرا کە بوونی ئەم زانکۆیانە چ بە حکومی چ بە ئەهلی و کاریگەریان لەسەر داهاتووی پزیشکیدان چیە. ئێوە 3 ساڵە ئەم فاکەڵتیەتان هەیە لە زانکۆی قەیوانی نێودەوڵەتی و تێبینیەکەم لە پشتی بەڕێزی شت نووسراوە یەکەمین زانکۆ کە فرەنچایز کراوە. باسێکمان بۆ بکەی گرنگی ئەم بەشە بۆ داهاتووی پزیشکیدان لە کوردستانە چیە، بە تایبەتی لە زانکۆی قەیوانە؟ زانکۆی قەیوان، زانکۆی نێودەوڵەتی قەیوان یەکەم زانکۆی نێودەوڵەتیە لە کوردستانە لە هەموو وڵاتی عێراقات. فرەنچایزە گرەی بەستووە لەگەڵ 2 زانکۆی ئاستی بەرزی نێودەوڵەتی مالیزی، زانکۆی UITM و زانکۆی UTM. UTM بۆ بەشی ئەندەزیاری و زانیاری کۆمپیوتەر، UITM بۆ بەشی زانیاری پزیشکی. ئەم زانکۆ کە خوێندکار تۆمار دەکا لەی زانکۆ، ڕەسەن تۆمار دەکا لە زانکۆی UITM، ئەبێتە خوێندکاری UITM، باجی تایبەتی بۆ دروست دەکرێت، ئەنێرێ بۆی و هەموو ئاسانکاری UITM استفادەی لێ دەکاتەوە. زانکۆکەمان
جیاوازە و زۆر لە زانکۆکانی تر تا حدێک ئەو پرۆگرامەوە خوێندکاری ئێمە لێرە وەری دەگرن لە 100 خوێندکاری UiTM مالیزی وەری دەگرن. وەکو جیاوازی چییە؟ ئەو خوێندکارە کە دەردەچێت بڕوانامەی تەخەڕوج لە زانکۆی UiTM وەردەگرێ و لە زانکۆی خۆمان وەزارەتی خوێندنی باڵای کوردستان وەردەگرێت. دوو سرتیفیکێتی دەرچوون وەردەگرێتەوە و ئەو سرتیفیکێتە وەرەگرێت Bachelor of Dental Surgery وەکو بەکەلۆریۆس چارەسەر و پزیشکی دان وەردەگرێتەوە. دوایەوە پرۆگرامەکەی ئێمە وا ڕێک خراوە لە قۆناغی سێوە خوێندکاری ئێمە دەست دەکاتە بە پراکتیکەوە ئیشی بسەر نەخۆش ئەوە زۆر خبرەتێکی عملی زیاتری پێدەداتەوە و دوای تەخەڕوجیان هەموو ئاسانکاریان بۆ دەکرێت لە زانکۆی UiTM مالیزی هەتا ئەگەر پێویستیان بی بڕۆ لە دەرەوە بۆ شادەی بەرزتر وەکو ماستەر وەکو دکتۆرا. زۆر جیاوازی هەیە پرۆگرامەکەمان وەکو باسم کرد زۆر جیاوازە لەگەڵ پرۆگرامی ئەو زانکۆکانی ترە. ئەمێ پرسیاری ئەوە بکەم کە باس لە زانکۆیەکی ئەهلی ئەکرێت چ جای زانکۆی تیشک بێت کە کوردەڵێ خۆیان لێرە نین خۆیان لێرەیە، زانکۆی ئەمریکی بێت، زانکۆی کۆمار بێت، زانکۆی قەیوای نێودەوڵەتی بێت تا ئەو شوێنە کە ئاگادارم ئەم چوارە ئێستا کۆلێژی پزیشکی دانیان هەیە بە شێوەی ئەهلی خوێندنی ئەهلی و هەروەها خودی زانکۆی سلێمانیش بە شێوەی پەرەڵێڵ خوێندنی پزیشکی دانی کردو تۆ چەند ساڵێکە. پرسیارەکە ئەوەیە ئایا فعلاً بازاڕی کوردستان پێویستی بەم هەموو پزیشکی دانە هەیە کە تەخەڕوج بکە؟ بە نسبەتی ژمارەی پزیشکی دان ئەکید ئەم زانکۆنە کە دەکرێتەوە بە کەیفی خۆیان نایکەنەوە ئەکید لە وەزارەتی پلانەوە ئەو لە پلاندانن ئەو لە وەزارەتی خوێندنی باڵا بەشی پلاندانن دەزانن چونکم کرایتیرایەکی نێودەوڵەتی هەیە بە ژمارەی دکتۆری دان لەگەڵ ژمارەی هاوڵەتیەکانە چەند مرۆڤ لە بەرامبەری چەند دکتۆری دان گەرێ ئەوە بێتەوە. دوایەوە ئەم کۆلیجانە ئەو باسی کۆلیجی پزیشکی دان دەکەینەوە کە دەکرێتەوە زۆر چەجارە کەشف دەرەچن زۆر پێویستیان ئەوان هەیە هەموو گەرە تێن بڵێن قاعەکان سێری ژمارەی قاعەکان دەکەن ژمارەی مختبەراتی ئەو تاقیکردنەوەی پریکلینیکەڵ و لەگەڵ کلینیکەڵ ئەوانە هەمووی ئەو پێویستیانە ڕێبەڕێ دەکرێتەوە و ئەو کاتە ئەویان دەدەنێ. ئەمما بە نسبەتی زۆر و کەم ئەگەر ئەوانەی دەرەچن تەخەڕوج دەکەن هەمویان دەیانەوێت بڵێن لە سلێمانی ئیش بکەن و ئەوە بکەن ئەکی تۆزێ ئۆڤەرلۆد زیاد دەبێت. بەس کوردستان شارێکی وڵاتێکی گەورەیە شاری زۆر تەیە ئەگەر بەش بکرێ بە شێوەیەکی بڵێن تەواو بڕوا ناکەم ئەو هینە بێت لۆدە بێ بەسەر لۆدەکە بەسەر مرکزی شاری سلێمانیە و ئەوەیشە پلانی وەزارەتە و پلانی ئەوەیە دای دەنا کە چەند پزیشکیدانی پێویستە. بێگومان ئەمێ پرسیارەوە لە بەڕێزت بکەم کە خودی کۆلێژەکە کە بڵێن خودی فاکەڵتێکە بۆ خۆشی بۆتە سەرچاوی ئیش یاخود فرسەتی ئیش بۆ کۆمەڵێک پزیشکی گەنج؟ ئەکی دیستە ئەمە زانکۆکەمان تازەیە و پێویستمان بە ستافی تازە هەیە مەجموعەیە ستافمان تعیین کردووە کە تەخەڕوج دەکەن وەکو معید وەکو لاب ئەسستەنت لە زانکۆکەمان ئەکید مەجای ئیش دەبێ نەک نابێتەوە و لەم کولیانە هەیە دەڕات
بۆ بڵێت بۆ تعلیم بۆ وەزارەتی خوێندنی باڵا و هەیە لە ئەوە شەرت نییە هەمووی و دەولەت ئەو وڵات تەعینیان بکاتەوە ئەوە یەکێ لە مشکلەکانە چونکم تەعین وێستایە ماوەیەکە و وەکو لۆدێک دیارە لە ژمارەی دکتۆری دان کە تەخەڕوجیان کردەوە تەعین نەبوونە بەس لە دەرەوە چیوانیە یعنی کە تەخەڕوجی کردتر خۆی ئیش دەدۆزێ بۆ خۆیەوە جا هەر لە پراوێزی دیدارەکەیە لێرە وەکو جەنابی پرۆفیسۆر ئامباژەی پێدا فرسەت بوو بۆی کە کۆمەڵێک لە پزیشکان و مامۆستایان و ئاکادیمیەکان و خوێندکارەکان یەکتری ببینن بەڕێز دکتۆر سوها نافع ئالوسی کە ژۆزە مەسە پرۆفیسۆرە دکتۆرە سوهاش پرۆفیسۆر دکتۆر سوها نافع ئالوسی کە مامۆستای ئێمە بوو ئاویش لێرە ئامادەی هەبوو زۆر پێم خۆش بوو کە لە دوانێکمان بۆ بە چونکە هیچێکە لەو مرۆڤە جوانانەی حەدینە بە لە ڕووی جەنابتە کە خزمەتیشی زۆری ئەم شارە و هاوڵاتیان و هاونیشتیمانیانی ئێمەی کردووە و دکتۆر ئاکۆ عومەریش وەک یەکێک لەوانە بێژەکان لێرە ئامادە بوو بینەری لە دوانەکانی دکتۆر سوها و دکتۆر ئاکۆ بین و ئەگەڕێینەوە خزمەتان پرسیارم هەیە دەربارەوەی کە چۆن دەکرێت فرەنچایزبوونی ئەم زانکۆی و پەیوەندی لەگەڵ دوودانە زانکۆی نەدەوڵەتیە کاراسانی بکات بۆ خوێندکاران و بۆ ئەکادیمیەکان بۆی کە دەستیان بە سەرچاوی باشتری زانستی بکە لەگەڵمان گرنگی ئەم جۆرە کۆبوونەوە زانستیانە بۆ داهاتووی خوێندکاران و تازە دەرچوانی کۆلێژی پزیشکی دیدان بەڕاستی زۆر گرنگە پێشتر ئەم جۆرە کۆبوونەوەانە زۆر کەمتر بوو لەبەرەوەی ژمارەی خوێندکاران و پزیشکانی دیدان کەمتر بوو لەبەرەوەی پێشکەوتنەکە تا ڕادێک نەگەیشتووە وڵاتی خۆمان بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە چی لە دنیای ئەگوزەرێ لە کوردستانی خۆمان هەیە لەگەڵ زیادبوونی کۆلێجەکانیش ئەم جۆرە کۆبوونەوەوانە و ئاڵ و گۆڕکردنی ئەپدەیت و زانستە تازەکان زۆر گرنگە بە نمونە ئەگەر بمانەوێت شتێک فێر بین خۆمان بەتەنیا کاتێکی زۆر زیاترمانەوێت لەوەی کە بینە کۆبوونەوەیکی ئاواهی ئیڤنتێکی ئاواهی و لە ڕێگەی سیمینارێکەوە یاخود تەنیا قسەکردن لەگەڵ برادەرەکانمان فێریە بین ئەمە بەشێک لە ئیسیفادە گەورەکە لەم نوع ئیڤنتانە ئیسیفادەی دووەم دروستکردنی ئەو کۆنێکشنە لە بینی خوێندکاران و کۆلێجانی مامۆستایانی کۆلێجی پزیشکی دیدان و پزیشکانی دیدان بەعام زۆر مهمە چونکە لە دنیاە بەپێی پسپۆڕێ جیاوازەکان ئێمە ئەتوانین تیم دروستکەین ماوەی چەند مانگێکە سەرقاڵی ئامادەکردنی پانێڵی داهاتوی پزیشکی ددانین کە تیایدا ڕاگرانی کۆلێژی پزیشکی ددان و پسپۆڕان لە بوارە جیاجەکانی ددان ئامادەبوون بە بەشداری ژمارەیەکی بەرچاو لە خوێندکاران بەڕێوەچوو لەم پانێڵەدا تشک خراوتە سەر داهاتوی پزیشکی ددان ئەو پێشهاتانەی کە دووچاری پزیشکانی ددان دەبنەوە لە داهاتوودا پێش چەند ساڵێک مراقبەی وەزعکەین وەزعی طبعا سوسایەتی خۆم مجتمعی خۆمانی مجتمعی دەنتست و دەکتەر طبعا یانگ دەنتست گەنجەکان ئێمە مراقبەی ئەوە نەکەین ئێمە ئەبێ قوڵ ئەچن لە عقلی و ناخی خۆیان بزانن چی کێشەکانیان هەیە بەڕاستی هەمویان نەختێکی بێهێوەیان هەیە لە مەوزوعی تعین ئەوە من یەک نامم هەیە بۆ گەنجەکان تکایە بیری ئەو مەوزوعە مەکە چونکە بەڕاستی یعنی سێری لایەکی ئیجابی بکەن ئەو مەوزوعە ئێمە بەعکسەوە ملاحەزە ئەکەین جیلی ئێستا زیاتر چالاکترن زیاتر علمیان هەیە زیاتر خبرەتیان هەیە زیاتر هەوڵیان هەیە ئەچن بۆ ئەملا و ئەملا هەوڵ ئەکەن یعنی ئەتاچ لەگەڵ پەیوەند دەکەن لەگەڵ مامۆستەکان ئەچن بۆ عیادە یارمەتی ئەوانەکەن یعنی بەڕاستی ئەوان زۆر پێشکەوتن یعنی ئێمە بەڕاستی فەخرمان هەیە بەوانە بە گەنجەکان و بەڕاستی پێیان ئەڵێن ئێوە ئایندە گەڕاینەوە خزمەتان لە زانکۆی قەیوانی نێودەوڵەتی و فاکەڵتی پزیشکی ددان
کە لێرە بۆنەیەک بەڕێوەچوو کە ناوی دیداری داهاتووی پزیشکی دام بوو کە بە ئاماهەنگی لە نێوان ڕێکخراوی چاودێری تەندروستی کوردستان و فاکەڵتی پزیشکی دان لە زانکۆی قەیوانی نێودەوڵەتی. ئەمەی لێرە نووسراوە always getting to the root of the problem بە کوردیەکەی بێتەوە بە هەمیشە دەچینە ڕەگی کێشەکانەوە. کاکتۆرە گەر لە ڕەگی کێشەکانەوە دەست پێ بکەینەوەی کە زۆر گرنگە بابەتی سەرچاوە زانستیەکانە کە ئێستا جەنابەت پرۆفیسۆریت ماشەڵات لێ بکەیتەوە بەرزترین پلەی زانستیە کە ئینسان پێیەگا. هێشتا پێویستت بە سەرچاوی زانستیە، هێشتا پێویستە بە خوێندنەوە و بە خوێن نوێکردنەوە هەیە. هەر فەرمووشت ئەم دیدارە فرسەتێک بوو بۆی کە بزانین بەرەو پێشچوونی تەکنۆلۆژی لە بوارە جیاوازەکانی پزیشکی داناچێت. لە بەشی پێشتری بەرنامەکە ئاماژت بەوە فەرموو کە ئەم زانکۆی لەگەڵ دوو دانە زانکۆی نێودەوڵەتی فرەنچایزە و تۆماریان لە هەردوو زانکۆکە هەیە. خوێندکارێک کە لێرە بخوێنێت بە تایبەتی سێ بەس خوێندنی بەراییتان هەیە، خوێندنی باڵاتان نییە، دەکرێت دەستی بەو ئەلکترۆنیک داتابیسانە بگات کە خوێندکارەکانی UTM دەستیان پێگا؟ ئەکید ئەو ئێمە بۆ دەڵێم پرۆگرامەکەمان تۆزی جیاوازە چەند سایتێک هەیە هەموو خوێندکارانی زانکۆی قەیوان و زانکۆی UTM مالیزی بەشداری دەکەنەوە. لایبرەری کتێبخانە مەکتەبەی ئەوە هەمووی لەژێر دەستی خوێندکارانمانە و دوایەوە ئێمە چەند سایتێکمان هەیە وەکو ئیلەرنینگ محاضەرەکان پێش دوو ڕۆژ سەر دەکەوێتەوە، هەمووی ئەکسسی هەیە لە مالیزیاوە لێرەوە خوێندکاران هەمویان ئەکسسیان هەیە بۆ ئەو سایتە دەتوان محاضەرەکان دابگرنەوە سێرەکی بکەنەوە پێشەوەی محاضەرەکان دەستی پێ بکاتەوە. ئەم تەکنۆلۆژیە و ئەم هینە زۆر تێکەڵاوی ینی بڵێن مەسافاتی تقریبەن لا بردووە ئیستا دەتوانی تۆ لێرە دانیشتیتە دەتوانی ئەو پرۆگرامەی مالیزیە لە 100% ئێمە ئەو پرۆگرامە بە کەڵک دێنین وا لە مالیزیە چونکە وەکو باسم کرد خوێندکارانمان شاهدەکان یەکەم شاهدیان لە مالیزیا وەردەگرنەوە زۆر بە ئاسانی ئەم تەکنۆلۆژیە یارمەتی ئەوە دەدا تێکەڵاو بن لەگەڵ یەکە. بەڵێ ئەو کاتی کە بەیەکۆ لە شەفێڵتوین ئێمە من ماستەرمە خوێنجەنا بە دکتۆراکە دەخوێند بیرمە ئەو ساڵە لە ساڵی 2012 و 13ە هەموو خوێندکارێکی زانکۆی شەفێڵت ئەکسسی هەبوو بۆ 4500 جەرنەڵ کە بۆ بینەرانی بەڕێز جەرنەڵ بریتە لەو گۆڤارە زانستیانی کە توێژنی زانستی تیا بڵاوەکرێتەوە. ئێوە بە نزیکەی هیچ ژمارەیەکتان لایە بۆ ئەو جەرنەڵانەی کە مامۆستاکان و خوێندکارەکانی ئێوە دەکرێت ئەکسسی بۆی هەبێ؟ بەڕاستی وەکو زانکۆیەکی نێودەوڵەتی ئەکسسی هەیە و خوێندکارانی ئێمەیشە دەتوانێن ئەو ئەکسسەوە بەس وەکو خوێندکارانی ئەندەرگراجوێت زۆر پێویستیان بەو چتە نابێ و ئەکید ینی بۆ پۆستی گراجوێت زیاتر گرینگە ئەکسسیان بێ بۆ ئەو جۆرناڵە نێودەوڵەتیانە و جۆرناڵەوە ڕانکیان بەرزە هەتا بتوان تۆژینەوەکان لەوێ ئیسفادەی لێ بکەنەوە. بەڵێ خات و هێلین لە دیداری داهاتووی پزیشکی ددان پانێڵێکی بەڕێوە برد کە گفتوگویەکی هاوبەش بوو لە نێوان بەڕێز پرۆفیسۆر دکتۆر فەریدون و پرۆفیسۆر یاردە دکتۆر ڕەنجدەر محەممەد عوسمان و پرۆفیسۆر دکتۆر تارا. ئەومان دواند بۆی کە قسەمان بۆ بکە دەربارەی دیدارەکە و ئەو پەنێڵی کە بەڕێوی برد پاشەوە گەڕینەوە لەگەڵ جەناوی پرۆفیسۆر دکتۆر فەریدون پرسیاری زیاترمانە بێت لەوەی کە چۆن دەکرێت بوونی منافەسەیەک لە نێوان کۆلێژیەکانی پزیشکی دان یاخود فاکەڵتیەکانی پزیشکی دان لە ئەهلیەکان و حکوومیەکانیشە داهاتوی پزیشکی دان بەرەو باشتر بەرە لەگەڵ مامن. خوێندکاری کۆلێژی پزیشکیدانم لە زانکۆی نێودەوڵەتی قەیوان قۆناغیدرێن هەنگۆ من پێشکەشکاری ئەو پانێڵە بووم کە بەناوی داهاتوی پزیشکیدان بوو. ئەمە کەمین جارە کە لە زانکۆی ئێمە بیرۆکێکی واکەین هیواداری ساڵەکانی کەش بکرێت چونکە زۆر سوود بە خوێندکار ئەگەرم من خۆم وەکو خوێندکارێک مەراقی ئەوە بوو کە بزانم داهاتوی پزیشکیدان چیە چکە لە ئێستا ژمارەی دەرچوانی کۆلێژی پزیشکیدان لە زیادبوونە چ لە حکومی چ لە ناحکومی و ژمارەی کۆلێژ ناحکومیەکان لە زیادبوونە بۆیە ئەمە کێشەیەک بە خوێندکاران دروستەکە و کێشە بۆ دەرچوان دروستەکە ئەگەینە پۆینتێک کە ڕێژەی کار ئەهلی کار لە حکومیش و کەتی حکومیش و تایبەتیش نامێنێت
بۆی ئەو کاتە خوێندکار ناچاری ئەوە بکرە ماڵەوە دانیشە ئەم بۆ لەم پانەلەیە بۆ ماڕوون بۆەوە کە خوێندکار پێویستە چی بکە بۆ ئەوەی جیاواز بێ لە ماوەی خوێندنی ئەو 5 ساڵەیە و جیاواز دەکەوێت لە ئەخیرا و دەنتستێکی نمونەی لێ دەرچێت. گەڕاینەوە خزمەتتان لە فاکەڵتی پزیشکی دان زانکۆی قەیوانی نێودەوڵەتی لە پاراوێزی دیداری داهاتوی پزیشکی دان کە بە هەماهەنگی لە نێوان فاکەڵتی پزیشکی دانی زانکۆی قەیوانی نێودەوڵەتی و ڕێکخراوی چاودێری تەندروستی کوردستان بەڕێوە چوو. پرۆفسۆر دکتۆر فەرید محەدین زەنگەنە کە ڕاگری فاکەڵتی پزیشکی دانە بە سوپاسەوە ئێمە میوانی لە ماڵەکەی ئەوانە. جناوی پرۆفسۆر زۆر بووین بە ئەرک و عەزێت بۆتان ببورن. پرسیاری ئەوەم هەیە کە پێشتر لە قسەکان ئاماژەت بۆ فەرموو کە ئێوە خوێندکارتان لە قۆناغی سێوە دەسەکات بە بینینی چارەخواز و کاری کلینیکیەکە. ئەو کاتێک کە من لە کۆلێژی پزیشکی دانی زانکۆی سیستەمای مامۆستان بووی جەنابەت لێوێ بە سوپاسەوە بیرمە ئێمە لە چوارەوە دەستمان پێکرد ئەو کاتە. بۆچی ئێوە لێرە ئەتانوێت لە سێوە نەخۆشەکان یان چارەخوازەکان خوێندکارەکان بیان بینن؟ ئەو پرۆگرامی دەنتیستری لە UITM وەکو باسم کرد پرۆگرامێکی زۆر کۆنە ماوەیەکی زۆر ئیشان کردووە لەسەری زۆر ئەپدەیت کراوە و وەکو بینیانە باشترین چشت خبرەتی عملی خوێندکاران زیاد بێ باشترە. ساڵێ خبرەت وەکو دەڵێن ساڵی خبرەت کە دەداتە تەلەبە چونکم دەنتیستری پزیشکی دان عامەتەن پراکتیسە و ڕەسەن دەڕوا لەسەر نەخۆش ئیش دەکاتەوە چەندێ پراکتیسی زیاتر بێت چەندێ دەتوانێت بە قووەت و بە ثقە ئیش بکات لەسەر نەخۆشەکان لە بەنێەوە ساڵێک پراکتیکەڵیان زیاترە و ئەوە خبرەیەکی باشیان دەداتێ کە تەخەڕج و مەجای دامەزرانن و مەجای ئیشیان زیاتر دەبێتەوە. ئەو کاتی کە پێش چەند ساڵێک بیرمەیەکێک لە پرسیارەکانەوە بووکاوترا ئەم خوێندکارانەی لە زانکۆهلەکانە خوێنن لابەکان یاخود تاقیگەکانیان بای ئەوەیە کە بکرێن خوێندکارە فێرکە پێشتر وەڵامیەوەت فەرموو کە لیژنەی تایبەت هەیە و سەرپەرشتێکات و ئۆکیتان وەرگرت و اینجا دەستان کردو بە ئیش و تێبینی ئەوەشم کرد من پێش 4 مانگ خۆم نەشتەرگەریە کرام لە نەخۆشخانەی ئەنوەر شێخە خوێندکارەکانی ئێوە هاتن و لەوێ ئەوەی کە پێڵەن هستری وەرگرتن مێژووی نەخۆشەکانە وەرەگرت و بەشی مێدیسنیانە کرد. چیتر هەیە کە ئێوە لە خزمەتی خوێندکارەکانە بەکارێنن بۆی کە بتوان پزیشکێکی باشیان لە دەرچێ لە داهاتوە؟ یەکێلەوە پزیشکی دان ناودەم عیلاقەی هەیە بە هەموو نەخۆشیەک ناو گیانی بەشەر. ئێمە خوێندکارانمان ساڵێکی کامل لە مستەشفا ئۆڕل مەدیسن و ئۆڕل سەرجەری وەردەگرنەوە و محاضراتش لێرە وەردەگرنەوە. ئەوە زیاتر ینی ئەگەدار دەبن لەسەر هەموو گیانی بەشەرەوە هەموو نەخۆشیەکانی چونکم هەموو نەخۆشیەکانی دەمودان زۆر عیلاقە هەیە بە هەموو نەخۆشیەکانی گیانەوە. ئەوە یەکێ لەو چتێلە وها حساب دەکرێت بە پرڤلیجێک و ینی شتێکی باش بۆ خوێندکاری پزیشکی دان لە قەیوان. جنابی پرۆفیسۆر جگەلەوەی کە ئێوە هەوڵەدەن بە کواڵەتیەوە دڵنیام زانکۆکانی تریش هەروە دڵنیام زانکۆی ئەمریکیش زانکۆی تیشک و زانکۆی کۆمار و زانکۆی سلێمانیش کە ئەمانە لە سلێمانیان باڵین بە هەمان شێوەیە هەوڵەدەن و زانکۆکانی تریش لە شارەکانی تری کوردستان هەمان هەوڵیان هەیە. بەڵام پرسیارەکەی من ئەوەیە جگەلەوەی کە ئێوەتانوێت کۆمەڵک خوێندکار و پزیشکی داهاتوو بە کواڵەتیەشی زانستی و پراکتیکی باشترە و پێبگەێنن چۆن ئەکرێ بوونی ئەم زانکۆیانە یارمەتی دەربێ بۆی کە ئاستی فێربوون و پزیشکیدان لە هەموو زانکۆکانە بەرەو پێشەوە بڕوە؟ دەمانگەرێ یەکەم ئەکەوێتە سەر زانکۆکە هەرتا بتوانێ ئەجیزە و ئامێرە و ئەوانەی تازە بەکەڵک بێنێ یارمەتی تەلەبە زۆرتر خوێندکار زۆرتر دەدا و ئەو باقی ئەکەوێتە سەر خوێندکار چەندێ محاولە بکە استیغلالی هەموو دەقیقەیە بکە لە کاتەکەی لەگەڵ مامۆستاکانی لە کلینیکا لە لابا لەگەڵ مامۆستاکانی دوای محاضەرەکان چەندێ زانیاری بەرز بێ چەندێ کە دەردەچێ ثقەی بەخۆی زیاد بەرزتر دەبێت دەتوانێت ئیش بکە. ئێمە دەرسێکمانەیە ناوی پرۆفیشنال پیشنت کێر ئەند پرۆفیشنالیزم
نۆ سمستەر وەردەگیرێت چۆن بێتە ینی پزیشکێکی و پزیشکێکی دانی پرۆفیشنەڵ هەموو شتێک فێری دەکاتەوە مارکتینگ کۆمیونیکیشن هەموو شتێک تایم مەنیجمنت سێلف مەنیجمنت تیم وۆرک گۆڵ سێتینگ ئەو شتێ لە هەمووی یارمەتی دەدا تێبگەیە چۆنچۆنی بتوانێت کە دەرچێ کار بدۆزێتەوە و بتوانێت بە شێوەیەکی باش ئیش بکە لە عیادە بێ ئەو لە بنکەکانی تەندەروستی بێ. بەڵێ میر پشتیوان سەرۆکی ڕێکخراوی چاودێری تەندروستی کوردستانە و خاتوڕۆزیش خوێندکارە لە زانکۆی قەیوانی نێودەوڵەتی و خاتوڕۆز بریتی بوو لە فەیسی ئەم دیدارە بینەری وتەکانی ئەوانە بین کە لە پەراوێزی دیدارەکە لێمە وەرگرتوون و ئەگەڕێنەوە خزمەت. ئەم دیدارە کە بە ناوی دیداری داهاتووی پزیشکی دانا باوەشی لە نێوان ڕێکخراوی چاودێری تەندروستی کوردستان و بۆ هەروە زانکۆی نێودەوڵەتی قەیوانە ئەنجام کراوە. دیدارەکە باز لە ئەو گۆڕانکاری و پێشکەوتانەکە کە لە پزیشکی داناڕێتات سەرەگەی کۆمەڵێک پانەڵەوە کە ئەنجاماندا لە ڕۆژی یەکەم و دووەم وەرا کۆمەڵێک سێمینارە کەوەکەی بینن کە لێرە خەریکین بە پێی پێشەکانیدان. من خۆم خوێندکاری کۆلێژی پزیشکی دانم هەر لە یەکەم ڕۆژەوە کە بووم بە خوێندکار لەم کۆلێژە ئەمیشە لە خۆم پرسم ئایا داهاتوومان بەرەو شوێڕۆ ئایا من تعینە بم تعین نابمێنی کەوتۆتەوە سەرچی کەوتۆتە سەر جیاوازبوونی خۆمیان کەوتۆتە سەر حکومت بۆیە ئەم فکرم هەموو ئایدیەکانم هێنا لەسەر وەرەقەیەک نووسیم پلانێکم بۆ داڕشت پلانەکەش ئەوە بوو لە ڕێگەی دیدارێکەوە کە لە پانێڵ و سیمینار پێکات بێت باسی ئەم دیتێڵانە بۆ هەموو کەسێ بکەم چونکە ڕاستێکی ئەگەر هەمومان پزیشکی دامینە ڕتایی نێبوویی سفادەیەکی نی ڕاستە پزیشکی داخەوی پزیشک وەرەگەی بەڵام ئیسفادەی نابێت کە تۆ بێ کار بیت ئەوە بێت هیچ ئیسفادێکی بۆ تۆ نابێت مە بەستەکەی من تارگێتەکەی من ئەمەیە بۆ سیمینارەکان لەو ڕۆژی کە پزیشکی دان هاتۆتە هەرێمی کوردستانەوە هیچ پەرەسەندێکی تیا هەیە یاخۆ خوچاق بەستووە بێت. ماوەی چەند مانگێکە سەرقاڵی ئامادەکردنی پانێڵی داهاتووی پزیشکی ددانین کە تیایدا ڕاگرانی کۆلێژی پزیشکی ددان و کسپۆڕان لە بوارە جیاجەکانی ددان ئامادەبوون بە بەشداری ژمارەیەکی بەرچاو لە خوێندکاران بەڕێوە چوو. لەم پانێڵەدا تشک خراوتە سەر داهاتووی پزیشکی ددان ئەو پێشهاتانەی کە دووچاری پزیشکانی ددان دەبنەوە لە داهاتوودا. هاتینەوە خزمەتتان لە فاکەڵتی پزیشکی دانی زانکۆی قەیوانی نێودەوڵەتی کە دیداری داهاتووی پزیشکی ددانی تێدا بەڕێوە چوو بە هاوکاری ڕێکخراوی چاودێری تەندروستی کوردستان و ئەم فاکەڵتێک کە ئاماژەمان پێدا بۆی کە لە ڕێگی کێشەکانە بچینە خوارەوە و قسە بکەین بەڕێز پرۆفیسۆر دکتۆر فەرید محەدین زەرداوی کە ڕاگری فاکەڵتەکەی بە سواسێکی زۆرەوە سەعات زیاتر لە کاتیمان گرتووە. جەنابی پرۆفیسۆر لە دوابەشی بەردامەکە ئەمێت باس لە پرۆگرامەکانی خوێندن کەم لە سەرجەمی زانکۆکانە نەک تەنها و بە تایبەتی لە زانکۆی قەیوانە کە دڵنیام جەنابەت کە قسە فەرموویت ئێستا زیاتر لەسەر ئەو فاکەڵتی پزیشکیدان لە زانکۆی قەیوانە فەرموویت. لە پشتی جەنابەتەوە بەشێک لە پرۆگرامەکەتان دانراوە کە بریتێ لە پیرۆدۆنتکس یەکەم شەدەوە نووسراوە لەبەر اختصاصی خۆتە بۆ یەکەم شتەوە نووسراوە یاراوە ڕێکەوتووە کە نەخۆشیەکانی پووکە نییە و شتەکە کراوە ئەگەر لێنە بۆکە کراوە وەڵا هەر بەڕێکەوتووە کە یەکەم شت پیریان نووسیوە نەخۆشیەکانی پووک دوای ئەوە ڕاستکردنەوەی دان پزیشکیدانی مناڵان تیشکی دەمودان دروستکردنی دان نەشتەرگەری دەمودان چارەسەری دەمودان و هەروەها نۆشداری دەمودان. ئەم هەشت برانچەکە نووسراوە پرۆگرامی خوێندنی ئەساسیە لە هەموو زانکۆکانەوە ئافزانم. بۆ پزیشکێکی دانەبێت لەم هەشت بوارەیە شارەزابێ؟ ئەوە ئەساسی وەکو جەنابەت فەرمید دکتۆرگیان ئەوە ئەساسی پزیشکی دانە چونکم یەک چوونە بەناو یەک علاقای بڵێن تۆ دەتەوێت ئیمپلانتێک چاندنێک دانەی گەرێ ئەنەتۆمی بۆن بزانی گەرە پرێدەنتەڵ ئەسپێکتی ئەو شتێ لە باش تێبگەی یعنی پزیشکیدان یەکی نییە 6 ئەو 7 ئەو 8 پسپۆرە زۆر چوونە بەناو یەکەوە فەگەرێ خوێندکاری کۆلێجی پزیشکیدان ئەوانە بزانێ ئەمجا دوای دەرچوونی دەتوانێت اختصاص وەرگێ لە یەکێ لە هینەکانە اختصاصەکانە و زیاتر دەڕواتە قولی بەناو ئەوە. لە
وڵاتی کۆمەریکا کەسێکە بێ بە پزیشکیدان بە 8 ساڵە بە پزیشکیدان 4 ساڵ بیسیک ساینسەکانە خوێنە 4 ساڵیش بڵین زانستی بنەڕەتیە خوێنە 4 ساڵیش پزیشکیدان یاخود دەنتستریە خوێنە پرۆگرامی خوێندنەکە لە فاکەڵتی پزیشکیدانی زانکۆی قەیوان بە چ جۆرێکە لەلای ئێمەشە 2 ساڵ هەموو زانیاریەکانی پزیشکی لە یەکەم 2 ساڵ بە 4 سمستەر وەری دەگرن بە 9 مۆدیول هەیە بە گوێرەی گیانی بەشەر بە کاردیۆڤاسکولار سیستم ڕسپارەتەری سیستم ئەوانەی ئەو هینێ لە بەیەکەوە هەمووی ئەساسیاتیان وەردەگرنە وەکو ئەنەتۆمیەکەی فیزیۆلۆجی باکیمستری مایکرۆبایۆلۆجی پاثۆلۆجی بەیەکەوە وەری دەگرن یەکەم 2 ساڵ ئەوە هەمووی تەواو دەکەنەوە ئەو 3 ساڵەکەی تر دەمێنێ بۆ بەرنامەی ئەو هینی دەنتستری تەواو هەتا بڵێن لە بەعزێ شوێن لە ساڵی 1 هیستۆلۆجی وەرەگرێت 2 ئەنەتۆمی وەرەگرێت 3 مایکرۆبایۆلۆجی وەرەگرێت لە 4 پاثۆلۆجی وەردەگرێت فەلای ئێمەنە هەمووی بەیەکەوە ئەڕوا جاوە شڕتان کردوەوە لە 2 ساڵی سەرەتایە و هەر مۆدیولێ بەیەکەوە دەڕوا و امتحانەکانیانیش لەو بەو شێوە دەبێ بڵێن یەک کێس دێ سوال لەسەر هەموو 6 بیزیک ساینس هەیە کۆندامەکانی لە شیمرەوەی کە فەرمووت کۆندامی سوڕان و هەناسەدان و کۆندامی دەمار و هەمووی بەیەکەوە سوال دائەنرێت و تاقیکردنەوەکەوە دەبێتەوە زۆر گرنگە بەلامەوە کە لێرە سوودێکی گرنگی هاوڵاتیانیش باس بکەین کە بوونی کلینیکەکەتانە کە چارەسەری دەمودانتیە یان بێ بەرامبەرەیان بە سعرێکی زۆر ڕەمزی دەکرێت ئەوە تقریبان سمستەرێکە دەستمان پێ کردووە باعیش تا ئێستا بێ پارە بوو بەس نیازمانەیە شتێکی زۆر ڕەمزی بەسیدانێن هەتا نەخۆشیش حز بکا بە قیمەتی شتەکە بڵێ ئەو کلینیکی کە هەتاناکەوێتە ناو زانکۆی قەیوانی و دەوڵەتیەوە لەسەر شەقامی هەواری شار بڵێ کە بڵێن لە دیوی ئەو دیوەکاتە بەرزایەکانی سلێمانی دەمەوێت پرسیاریەوە بکەم چ جۆرە خزمەتگوزاریە پێشکەشی هاوڵاتیانەکرێت لەو کلینیکی کە هەتانە هەموو بەشەکانی پزیشکیدان وەکو داگکێشانن دامپڕکردنەوە کیف و ڕاستکردنەوە هەموو شتێک هەموو لە ئەوەی لە پرۆگرامەکە هەیە هەمووی ئەوە دەبێت لە خوێندکارەکانیش بێگومان لە لای مامۆستاکان و سەرپەرشتیەکرێن بۆی کە باشترین خزمەت پێشکەش بکەن لێرە شتێکی ترمان هەیە پۆلیکلینیکی کلینیکەکەمان پۆلیکلینیکە وەکو بینی جەنابەت هەموو ینی بەشمان نییە هەمووی ئەو حاڵەتە یارمەتی چی دەدا هەموو مامۆستاکانین هەموو اختصاسێ هینی قیاسی مالیزی هەر 6 تەلەبە گەرێ دکتۆرێ لەسەری بێ ئەو اختصاسێ لەسەری بێ کە هەمویان لە کلینیک دەبن تقریبا 5 تەلەبە یەک دکتۆری اختصاسی هەیە لەسەری دەبێ لای ئێمە فەوە شتێکی باشە ینی هەموو تەلەبەکان هەموو دکتۆرەکان لە ئەین لە یەک کلینیک دەبن سەرپەرشتیانیان باشتر دەبێتەوە ئەمە پرسیاری ئەوە بکەم هەمیشێمە لێرە کێشەیەمانێ یەکەمینەکانمان زۆرە یەکەمین کۆنفرانس یەکەمین دیدار یەکەمین ئەم دیداری کە ئەنجامتان دیداری داهاتوی پزیشکیدان بەنیازن لە وەرزەکان یاخود لە ساڵەکانی داهاتووە دیدار و کۆنفرانسی تری بەدوایە بێ ئەکید چونکم ئەم دیدارانە زۆر مهمە وەکو باسمان کرد لە بیدایەتەوە یەکەم زانیاری تەلەبە خوێندکار بەرز دەکاتەوە و دوایەوە تێکەڵاوی خوێندکارانی هەموو زانکۆکان بەیەکەوە شتێکی زۆر باشە یەکتری بناسن باسی پرۆگرامەکانیان دەکەن بەیەکەوە ئەوە شتێکی زۆر مهمە و ئینشاءڵڵا هینی تربانە بێ بە هیوای سەرکەوتنی زیاتر بەڕاست پرۆفیسۆر دکتۆر فەریدون محیدین زەرداوی ڕاگری فاکەڵتی پزیشکیدان لە زانکۆی قەیوانی نێودەوڵەتی سوپاس بۆ کاتە سوپاس کە لەگەڵ سپاس بۆ جەناب زۆر سپاس لێرە دادەینە کۆتایی ئەمەڵقەیەمان دەمانوێت لەگەڵ زانکۆکانی تریشا قسە بکەین دەربارەی داهاتوی پزیشکیدان هەموو یەکشەممە یەکاژمێر 7 ئێوارە بینەری چارەبن